یاریەکی زۆر باشمان ئەنجامدا جیاواز دەگە هەر سەیارەکەی پێشوو ئەمە ئەو جارە یاریمان باش دەست پێ کرد هەر سەیارەکەی پێشتر وانە بوون ئەوە شوای کردبوو کە کاریگەری سایکۆلۆژی زۆر باش سەتیپەکەم هەبی و بە شێوازیشی هێرشبەری زۆر باش یاریمان کردگەم یەکەم زۆر بەداخەوە کە کۆمەڵێک دەرفەتی زۆر ئاسان دەتوان برێم تاوەکو 5 دەرفەتی زۆر ئاسانمان لەدەستدا لە گەمی دوم گۆڵێکمان کرد و گودایەوە گۆڵێک کراوە لە سەرمان بە شێوەی گشتی بەرامبەر بوون لە ناو یاریگای خۆت هیچ کاتێک باش نییە من وعدم داول ناو یاریگای خۆمان هیچ تیپێک لێرە خاڵ نەبە بەڵام ئیدی ئەوە یاری و زروف یاری هەندێک شت لەسەر ئەوە کە فەرزەکە دەبووە بمان بربەوە بەڵام ئیدی دەرفەتی زۆر لەدەستدەی ئەبێ بازەکەشی بدەیت سەرەتا بە ناوی خوای گەورە ئەمە بەڕاستی هاتبووین بۆ سێ خاڵی یاریەکە بەڵام یاریزانەکانمان لە ڕۆژی خۆیان نەبوون نەمانتوانی ئاستی خۆمان پێشان بدەین ئەگەر یاریزانەکانمان لە ڕۆژی خۆیان بە دەتوانم بڵێم گۆڵی زۆر زیاترمان دەکرد و سێ خاڵی یارەکەمان بەدەزەینە بەڵام یاریزانەکانمان لە ڕۆژی خۆیان نەبوون بۆیە نەمانتوانی سەرکەوتن بەدەستبێنین ئێمە وەکو دەستێ ڕاهێنەران لە خراپی یاری یعنی لە باش نەبوونی یاریزانەکانی ئەوڕۆکە لە ڕۆژی خۆیان نەبوون ڕازی بووین بە ئەنجامەکە بەڵێ یەک بە یەک ڕازی بووین بەڵام ئەگەر لە ڕۆژی خۆیان قەنەعات بکەن بەو نەتیجەی ڕازی نەدەبووین